پیان وتین ورن ئەبێت خانەنشین ئەمڕۆ ناین ئێوە ئەین ئێساڵێ بڕۆنەوە چیەکەن لێ کێن شاروانی شارەوانی بەشی باخچەکانین بەڵێ ئێستا ئەڵێن نییە و بڕۆنەوە معقولەتی تیانی ئێمە بە زمانی بە ڕۆژەوە بینە بەردەمی بانقا بوەستین چاوەڕی ئەوکەن ئارەزوی خۆی ئیعاز بە خۆی لە ژوورۆ دانیشتە و ئێمە لێرەوانێ لەبەر ئەم گەرمایە بوەستین بە زمانی بە ڕۆژەوە پارەی کرێکار و فەقیرە ئێمە وەریگرین کرێکار هەیە 250 پێ نییە 4 پاز ئەکا معقولەتی تیانێ دوێنێ ئەی و بەس سەعات 3 و 4 بێ ناڕۆمەوە بەس ئەوەنە وەریگرن و بمەنێ بەڕاستی هەمووی چاوەڕێ و ماشەیە عین لە دوێنێەوە هەر تەلەفۆن ئەکەن چاوەڕێ ئەەکەین ئێوارە بێ کەی بێ بەس پێمان بڵێ بۆی بین بۆ ماشەکە وەریگرین عین گوناحن بەجددی زۆر گوناحن ئیتر ئەوان چاوەڕێ و ماشەن وەریگرن لەگەڵ ئەوەش ینی ئێستا هەمووی ئەمڕۆ دەوامنێ ئێمە هاتوونێتۆ لەبەر چی لەبەرەوەی کە پیانوتین بانک کراوە با بکرێتەوانێ على ساس پارە هەیە و پارەش نییە من تێناگەم نازانم یەکێڵە بڕۆن نابێ یەکێڵە چاوەڕێکەن ئەبێ نازانم وڵی تێناگەم لەمە چاوەڕێکەکەن یاخود تەواو ڕۆنەوە چاوەڕێەکەین بەشمی شەڵا بێ لەبەر خاتری خۆشمانە بێ لەبەر باخەوانەکان هەمویان پێویستیانە خۆشمان پێویستمانە بەستر ئەوان بە دەرەجەی یەکەن زعین زۆریان پێویستە ضرورە